ساتا بەسەر هاتە سەیریکەن و پێبکەنن پڕ لە ساتە هەموو هەفتە بابەتی جوان لە کەناڵی دیمەن تیڤی بۆ پیر و جوان گەرمە ساتە چیتر؟ بەسەر هاتە تەنزانیە تراژیدیە کۆمیدیە وەڵا کۆمیدیە حاجی پێم بڵێ وەزعتان چۆنە؟ خوی برێ وەزعمان خراپە کوڕم باشە لەبەر چی؟ ئەم سەردەمە قەباحەتە وەڵاوێ. مرۆڤ ئێستا ناڕەحەتە عەشەدوو. قەناعەتیان هیچ نەماوە وەڵا نەماوە. کەس ئاگای لە کەس نەماوە ئەو حاڵە. چاک و خراپ تێکەڵ بووە گشتی بۆ پارە تێکچووە گەرمە ساتە ها. بەسەر هاتە دەی. کۆمیدیە وەی چیتر؟ لە خۆت تەماشاکە بخير لك وضع خۆشبی بخير لك سرسارة سپاس نا بەڕاستی جلەکانی جوانە بابەت نوێشمان لە هاتیە کامەنێ ئەو تیشێتانەیە قوربان ئەنواع جلوبەرگمان هەیە شتەگنی ئەلێرە نەبیتر ڕاستی ئەمە تیشێرتمانەوێ ئەو تیشێتانەمان هەیە جوانە هەمووی شتی نوێ و نا ئۆرجینال ئەوە جوان نییە ئەوە جوانە ئەوە جوانە بەڕاستی توانێ ئەو جوانە کەسکەمان بدەی باش فەرم جوانە جوانە ئەوەش جوانە ئەو سپێ سادە شتێک زۆر نا جوانە ناشرینە باو دوو تاقی بکاتەوە ئەمە چم تاقێکەمەوە فەرم فەرم هەر لەوێ خۆگۆڕین بەڵێ ئەو ژوورێ بەرامبەرت ئەی لە قەمیسدا چیتان هەیە لە قەمیز ئەوانەمان هەیە ئەوە شتیش نوێیە تازاتیا ئەو ئەلوانیان نییە ئەلوانیان هەیە کونیا ئەوە هەیە ئەوە هەیە هەموو بابەتەشی هەیە ئەوە هەیە شتێکی چەند ناسک و جوانە ئەوش جوانە ئەجگە هاتووە باباتم شیانی ویستی لە خزمەت دانە بە چاوان ئەوشمان هەیە ئەوەش بابەتەشی نوێیە ئەگات و باش تاقیکاتەوە چخەیدا ئەوش جوانە ئەرێ خوشکم پرسیارێک ئەتو دەری گەلە بە منداڵی شوت کردیە کوردوها گەورەیە ببوورە ئەو کوڕم نێەوە هاوسەرمە بەی بزانە جوانە زۆر جوانە نا وڵی ڕاستەکەی باشم ئەوی تر تاقیکەمەوە بڕۆی دیکە ئەوی تر تاقیکەمەوە ئەدی ئەویان خاتون دەرەڕەتام بەجددی جوانە بەس لە خۆت دێ زۆر شازە وەڵڵاهی زۆر ناشرینە وڵی ڕاستەکە چمەی گۆڕم بزانام شتێکی تر ئۆ چییە ئەمە ئەوەی کە تۆ بە دڵت ئەمە بوو دوو پارچەیە دوو پارچەیە شتێکی ئەوەل بابەتە زۆر ناسک و جوانە میدیەمیشە ئەچم ئەوە تاقێکەمەوە تاقی. ئەو بۆ کەنار دەریا چەند جوانە ئێستا دێمەوە خوازە زانشتی تر بگرشتی فاخرتر وا بزانم زۆر ئەز لە زلی ڕەش نییە ناوەڵڵە حەزمانە جلی ڕەنگا و ڕەنگا ڕەنگاوڕەنگ ئەوانشمان هەیە ئەوانش نوێنە ئەی ئەوانش زۆر جوانە ئەلوانی جیاوازی هەیە ئەی ئەوش جوانە ئەها ئەدی ئەو ڕاستاسیە هەر قەز دەکەی بەس تەماشاکەی ناوە جوانە ئەوش جوانە ئەدی خوشکم ئەو سپیا نانا سپیم هەڵبژار ئەمەیان چۆنە وەڵڵای هەر لە خۆت دێ شتەشی زۆر ناسک و جوانە نانا جوان نییە جوان نییە ئەوانە هەڵبژار جوانە لاوێنەکەش سێم کرد جوانە ئەمانەش بکەم ئەوان تەواو
خوشکەمەوە پیاوە تو چی کردەوە خەوی نەکات بیرە ژۆرێ چەند قەت بەدلی بوو ئەو بگرە بەجددی دەست خۆش بێ بەس وەڵا هیچی جوان نەبوو لەو هەموو تیشەتی هیچ بەدلی نا نەبوو بەخۆ وەرە کالەکانیان زۆر جوان منیش هەر کاتم بینی شتی جوانی نا ئەو پیاوەتم لەگەمەکەن هەناوتان پڕخین کردم کالێ چ ئەتو 20 تیشەت تاقیکردەوە قەڵەکەت بەدلنەوە کالت بەدلی دەبێتم کە تۆ دوکانداری فڕۆشیار نیت من بەقوربان. کڕیارم ئەم لە خوام دەوێ مشتێک بێتم لە خزمەت مشتری داما بەس نەک مشتری وشی جەنابەت خوشکم یانە تو بەتەمای بە تیشێتە من پیاوە خۆ جوانکەی بە قورعان بجێ سەتا عەفدەش دەکەیت جوان نابی خۆ بە تۆ بزینە کوردەکەی خۆی چینی دوکانەشی دی زۆرە بڕۆ دوکانتر زۆرە والله فەرمون ئەو کڵاوانە بەچەنە ئەو کراوانی فرۆشتێنە بەکەل گەمبوو سەرەتا هاتم پەدانیشی جوان نەبوو فەرمۆ مستەکە باش یەکەم بەخێر لە چاوەکەم چ بابەتەکە دێ قوربان والله تەماشی دەکەم لە بۆ بابەتەکی محەدد نەهاتیمە بزانم دەخوان چم بەدڵی دەوە ئەویان پێکووە ئەوە تۆبیە زۆر نەرم و جوانە بە زۆر گەنجانەیە زۆر گەنجانەیە ئەدی ئەوە شتشی نەرم و خۆشە هەم دەرێ هەم ناویشی شتێکی پیاوانە ماقولە کاکە با بخۆم تەماشکەمە گەی شتێکم ڕاڵێ بوو بەخۆم پێ دەرێم باشە بریاکەم ئەتو چ بابەتەکە دێ بنی بابرە فلات بیتن برند بیتن بە خودای هەل دەگەر ئەمرێم بگونجێتن ئەرەوەم دەوێتن یعنی زۆر گەنجانە نەبی ئەو بابەتانەمان هەیە شتشی زۆر ڕاکە تەواو کاکەتەوە دەست خۆش بی کالەکان هەموو جوانن بەس ئەوی ئەم دەمەوێتن نەمدی تۆ لێرە باشە جانەکەم مامۆستا یانی چی ئەگە هەمووی جوان ئەتو کوخڵەکەت بەدلی نییە خۆ نەمگوتی ناشنە گوتم جوانە بەس حسابی خۆم کردیان نەوەکەم دەوێتن ئەو لێرە قەی ناخە ئەدی ئەوە کاکە جان دەزان پێم گوتی لێرە مەری تۆوە بچمە ناو مۆڵی بگەڕێم دەخوان چ هەیە چ نییە ئەگەر نەبوو دێمەوە لازنابێت ئەدی مامۆستا چ ناوەکەت دەوێتن کاکە جان پێم گوتی لێرە نەبیتەوە منەوە ئەکەم دەوێت لێرە نەبوو دەگەڕێم ئەگەر نەبیتەوە دێم ئەشاکات هەموو جوانە دێم لێرە دێبم باشە بە قوربان تێگەیشتم ستایلی تو ئەو پێراوە باتانە دێتن با بچنەوە دەشتی زۆر شازی دێ فەرمو باش تەماش بکەیت فەرمو. خۆ کفر نەکە پرسیارم کرد فەرمو نانە مامۆستا ئەوە هەم پێراوە ناستەقنعاتم عقل نەبی ها تەماشاکەی لۆ نمونە ئەوە ساف جلدا ئەو هایدێکە کاکە دەزانم هەمووی لێکی جوانتر ئەتۆی بگرە ئەتۆی تەماشاکە بەس لە بریا خۆ تێبگە ئەمن ناو ئەکەم دەوێت لێرە نەبوو بە قوربان دەبم ئەوە پشت نایشێنی فلاتە شتێکی زۆر ڕاقیە ئەوەی ببا هەر نو دەبیەوە چکابرە وتی دێوە چاردە ساوی کاکە جان لێم تێبگە بە قوربان دەم دەرم ئەو نەوە ئای دەمەوێت لێرە نەبیتەوە ئەشیاکات هەموو دەرەزە یەکە باشە بە قوربان تێگەشت مامۆستا ئەتۆ ئەحساب بڕای ماندیە دەزانم چ دەوێت ئاسان مادی نییە ئەو کووە ئەو قاوەیە کاکە ناوی بە قوربان دەم لێم تێبگە دەرێم ئەو نەوەی کە دەمەوێت لێرە نییە باشە بریاکەم کاکە مارد ئەوابی پیرۆز نابی بەخواش توانێ کورە ئەتوو کوی بە ترشکای دڕۆم ئەلێ نای بڕۆ هەتا پێراوە شێر نەگری بە دڵی خۆت باشێک دەقێت ڕخسەتی تەلەفۆنش بکەم فەرموو بروسک خۆلە چی کاکە جانوتان لەو دوکانم لە خوارەوە کاکە دەوەرە لێم قەومەیە دەوەرە کام توکانی دەوەرە کاکە جان لە خوارەوە هەن لە مۆڵەکە لە قاتی خوارەوە ئەی بەرابەیەوە جلک فرۆشەکە دەوەرە بە قوربان و کابرە واز لە من ناین خۆ کفرم نەکرد لێم پرسی گوتمەوە بە چەندیە باشە کاکە جان ئەوە هاتمە لێسە دەوەرە بە قوربان دەوەرە لێوە نەجاتم دەوەرە مامۆستا بروسیش پێراو کڕا کاکە نامەوێ بە قوربان ناوەڵا ئەو پیراوشان ئاگادار بە دەوەرە وەرە لێرەمە وەرە واز لە من نادی دەوەرە ناگرێ بڕۆم چیە برا چی دەوێت کاکە هیچ منی لە ئەو مشتریە داوای کالێک کردە کالەکانی بەدڵەوەی نایم ئێرە گوتم پێراوەچی جلدی بدەمێ بەس پرسیارەکە گوتم ئەو پێراوە بە چەندیە پێراوی هەموو دوکان پیشان دایمەدەنم کاکە نامێ ئەو نەوەی دەمەوێت لێرە نییە واز لە من ناینی ئەتو مشترینی پێراومان هەیە لە بۆ توبی ناوی ساف لاستێک پشتت پێنێشت بەرە قەڵەوی وەناکە پشت بێشتی نە بە قوربانم نیش مەگە بە فیلمە ئەو وەکو ئاسی پێڵا پێم تاقیکێتەوە ئێستا تەلەفۆنەکەم بۆ ئاسۆیش مادەم بواز لەو پیاوە ناری بابە تەلەفۆن چ ڕاوەستە نایخوای بنە ئەم پیاوەچ کاسم لە دوکانی خۆمە ئەنگو هاتنێکنە من تەلەفۆن لۆ لە ئاسایش دەکەی
لو تسونا ورشبه تخوا شورت سور هي لخوت دبرو خط لي فرما مصطفى فرما وشيتا يا قلي ولا فرما ماشي باش تساوي بخير زو سباز ايكاد لخوت من تازل خارج هاي توا يا خو بخير توفاك يا جا ايوت كات بكر كاتي سور هي كات جاك بانتول سور هموي سور او يا تدري او بدلي خطوبه بابنا من اذا انتم احترام لخوت بقرا من هزل الوان اي كاد يسترني يسور لايمن اها سيدي سور هي لخوت بقول ما مصطفى فرما او قاتك كات سور هي سور مانيا بس هم الوانك من هي يسور بتشنا اقل هبي والله السور مانيا اتو حد غل سور كي داقلت يا سور لونا كي رانقش نن سور بتشنا سور مان ليرين انا مغزنيا بس بتشنا قينا بس انا جاري بس تو بيست زاريا اوه شي ما ببغاتي خو سو بيس هزال لخو زوزورا ادي بسني باش ما وصل قلت وياك دقه من سيري كي امشت واو شوفوا شوت مغاوير هي لخوت اما شوت مغاوير ها او الشورني ماما جان او سي تاريغا او ساكتكيتي اي اما نية عسكري ادي او عسكريني قابل اخوي قريني رحمه اخوي هذه تخوياك دقه اما هي توزيك كولتر توزيك لما كولتر ما زور درجه ماما جان اي اتو دري او ايملوانيا غزور كرت البيتن ما بدو حق شيء لكود من لبري اي كات اما زور سيرم كابرا اي هين هي جانتا وني هين جوان زانتا يقول يجلو برجي نبابكم من ناتي بو همام من جانتا بتشوك هي بارتي اي كات قرفاني ارواتو بو اوروبا هايتمان او هم نوع زانتا اكمل قراني ها هم بس على اشتداء بدري بدري سيديكين فن دبرو فينا الله والله هم جانتا انا زور جوانا هم بابتك مان هي اي كما زور جوانا زور او الصاف زله او يعني اي با اخي بقول بان وزوجو قوري من يخاد قرفاني وشون انت بقرفان هيدمان يقول فانش مان هي او يعني اما بتشوك اما زور جوانا لا هم يجي فان تزيد بتو او اما يعني جدك اصل لخوت هذا اوتس لخو تعبناك هيتم بس لخومنا او اللي راح تاخذ هم جزدانا هذه او اما زور جوانا اما بتشنا ما او يعني بتشوف بين زايا اول شي بو خاتي كوازوزو قرانا اول شي كاكا هرزانترني لخوت او يعني اما باشا او يعني ببستيا اذا حبيت هي قرانا كاكا من ايوت دو انا تي اي كادي خد قرفاني ارواد مو بازار اما جي قرانا بيست انا بس بمبرت زمان له هاي لاتيا وتصنع زمانك لو خاطري خوي والله من زمان كردي بيتشو توانم شو ما هو كي زور لاوروبا يجي لتشيكوسلوفاكيا تسندا بسارة سيسارة تسندا تليدرجي نا والله تقريبا ششبان باش ما نجي زمان خذ لبير كذا بيتي وين شو كزو في زماني تشيكوسلوفاكي بو من اللي مش دايما حاجه كم بتشد ديسكو يا دانشا بقربان دم ودري أصبري صادق دانشا اي هين هي أو كوا أو دتاني هم بدرس وقري هم دتاني أعلى بنقل اخي أخوي النبي خو من جنيه الاخوات من يخاد قرفاني أنا بهيز رازين رحمة خالي أدي أويان اي بتشنا او باشا بهجده هزاري اي والله ما زوري جوا كان هجده هزار والله زوري قرانا كاك من علي هرزان هي الاخوات تو هرزانتك هي الاخوات أو تبيتشونا جوانا بد او خدت توزي سوره شلا او ريش بوا أو ما بتشن بهجده زاريا هذيك كاك بوزو قرانا او من اي هرزانت الاخوات هي الله مع الصابرين تو كردين اي ثانيه أو تشونا إيه أوا؟ اما زوري جوانا بلاش وش بلاش بدو هزاريا 2000 ني معنى تؤزك هرزانت اللوه يكتوتي هايتمان يقدر ايدي وابلي يقدر قرأ أستاذ أخوه بالود كما كامل بيشوا نمونك بيشان يا لمن أو نوع عديت يا يا بنم لخوت قد لو هرزاتني أوج أتوي دوج بيزعمت دكانة كم شوركة باشا بس اي كان لخوت او روشين بي زور جوانا الدفن ذاك قلاي بيودتي يعني سيم درسوا ها هيك دراتن دي لسه هيك دراتن والله كورة ده بس أخوشي تو أخوة وازن نكتب كردن بينا أنا أتوقع زاري دار وبردي دينارك بينام دل خوشي له شو أنا كل الدنيا في شيء بادين خبا نكتي تشتري بوكم هذه كورة كاكا وازن نكتب بينا أساس تارباك بس بيت جواب زان كده مو ساري خوم جواب كده كابراك بيني حرفي بي بونا وتريد والله او باني هسه انا خو دايشيت والله حزم لبانيرا إيه يعني مش فقيره حرفي بي بونا وتريد والله شت لاي ما فروشك ولاي اوني شيره ماني استفروش إيه وتي تخوا
زحماني بني كيلو هب 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 تبوي نوترا وتني كيلو ما استنبري والله ما بس خوب يبكني كاكا كاكا إيشاقو كاسات ستار باك بي بزاني إيش مانك روح حاونا ومسمانا با دكتور راسي ام نكتة يعني كبزان اقر اما اخو دكتور سيدي فرمو روجي كان رستم بو طابو ايش ياكم حبو إيه كابرايا كان بيني عواسيك متي خوشة او ماوي اي ديوتو مرة كاكا جنبهم كوجا دوبلو بس سرما والله كل الدنيا في شيء بادي بقرآن هلاكي شو بس خوم ناقر ما توزي بيكرين نمية كل الدباب كذا كل بخوايا ما دايما بيكرين دايما خليكي نكتة وخليكي مطلو بمرج قارف فشقياتك اللي مالية ما حرمة فرسا كل زين شي من خمي توما كاكا من عشان سيرتك أهم قرزاري ونهامتي بس صرت هاتو نازم شو أنا أدليش الخوشة كل الدنيا مردنا بها بطلتها وا هذا سكودالا تنجابات صاليكم دي يلا دي دابا او بدل بردا دلا يبا أول أمر كاكا أول أمر اي دا سكول خلاص اسا باشا يلا اس بدل ما ما عندنا بنت يا أخوة بخير ساعتان أخوة بخير بي إيشك باش روشتي عقل مدقري قلتان ساقبي بطلتها بدل ما بس ياك شتي بكن أواني بشتان هنزيرن راك عاوزي قورة تربكن بس شاب خمن نبي بس إن شاء الله سابق بلى اي وضعت انا باشا والله باشا والحمد لله نكتيك بكم كاكا النكتة ساعتو أتي إيشي اخر زاني ما قادوشي نقصنا خوارنا نقول انا اخر نكتة تازه كزني استوى دبابوكا جويليا بقرا زولي ابو بكا كاكا كابرايا قبيت لما لو تزني انا بيت ايتر هانا بابو بلادري كي لبا قربانم علاجم شي مالا كمان جنيت يا اوي رقمي كياتي لما ما مسافر فلان كسب بقول تلفوني بوكا حلكي وبيله رقمك كاينوسي لي اخر رقمي غلط لي اتشب وسلامك داني اسلوب ديال عرقه ويخواته انا قلت كاكا جان والله مالي ما جنيت يا بعسي عرقنا باغ خمك اخوا بركة شنو شنو النكتة هربو خوشي بجيرو كاكا قلت كاكا جان والله مالا كمان جنيت يا كابرا داني اسلوب خيالله وتي دما دم مزيكي جواني بو دروسكو بتناني كوي سيبني تيك والله بس وازا نكتة بينا يقدر تتري امان قري سقيبي وي طازه كل بابا اتو اوندي خد دايت النكتة خد دابا كارو كسبت استا اتو وش كابلا قلت حكمت بي اتو له ايش خلنا انت مالك تبرك صاحبي يزني قرداري حكوا فكي وش كابلا قلت ونستربك دنيا مردنا وناي خفت يقدر اي نكته قبل كم الو باش ما مستر الرحمن احوال باشا ديم استادي ديم كاكا استادي نا ديم استادي تصاور باش كاكا وادي فاعكس والله مانيش قلتها من نكتة بوكم بوكم كل بابا تشودي اتو عملين مني يعني نكتتي ده دان شي شخد كيا ور مش بردم باشا كاكا باشا بو ايش قد انت بادي ما خد فيبري اقل لي بكاكا والله راسك كاكا تبي ايش قد كاكا اري اما تشي بو خوي توركدوا والله ابي الرقي او بهاد موتو نكي يكشن نالي باي شكانم كم بمكن جاكشاني هاي خوشمشا كرر استرس مو شو رات سؤال بدك كل سؤال بدك يسيب غلطاتنا عكسي كلوا بابا بابا خوا نكتة كان ماما والله باولاتك ذوقتي خوتك انتو اري باش انا بدايك تام بكاكا قلي على دواي والله لا. ما ايه ما دسي بيك دواي أرداء دا ولا لا زعما ترينا قرن وهاتم اوه دورها ولا باقي خوت ماما يا اخي ما طلع كان دس بيك النبي حازي بدواي قلي بينا بزمك يا لايبة لايبه الا اوي من اخوه بابا خواي من أخوة الا اوي لايبة وعاد لايبة باوكتان شكر بو إخراف اللي قرن فاكرها والله دس بيبكين يلا بات اخوات امر ما طلي وان بو هناون كرمه يو بزانت كر من ثانم اخي زانم ميله اي ثانم دس بيبكين باش يلا دي اما ثلاث شيء سربانك وبنبانك سيما روشوانك يا ثانم هو غلط وتت اصلا خوي سربانك بنبانك صوار مروس ثوانيك والله رازدك نا كرم ما امنا لم سيما روشواني وانتم شوان غلطة دس سوارة نا كرم خوي راسك يدستا بس سيما روشوانك إيبو والله اخر بزاني دسي شيخ وما قال والله وانا ثانم نا بابا نا رشيدي شي
ئەوە کابرایەکی دارتاشە پەنجەیەکی قرتاو بە مشارەکە سێمە ڕووشوانێ وڵای بەقەوە وڵای بۆ دکتۆر چاو لێ باشە ئەم مەتەڵە ئەگەر زانیتان باوکم موعد بێ ئێوارە داوەتی منن باشە ئەمە چییە؟ سەوزە لە قاشیەکەی ناوەکەی سوورە سووتە شووتی نییە ڕێواسە باوە لە بەخاتمە ئەخرە لە ڕێواز ناوەکەی سوورە باوکە من دەزانم شوتیە سووتە کوڕم شووتی نییە چوالە چوالە باوکە دەبێڵن ئەخر چوالە ناوەکەی سوورە سوالە سوورە ڕاولەیە فڕەمەتیە شلک شلک وەڵە چی؟ شلک شرکە و شرکە و تەنێ ڕای باکم نەوەڵات شرکیش نەبوو دەدەی سەوز بێت و ناوەکەی وەڵا عیبە حەدیقەیە گوڵە بۆستا کڵاو نەخێر تەواو نەتانزانی سای نە بیڵێم بیڵێ ترۆزیە قاشێک کردو سماقی سووری پێ ڕای باکم وڵای چەند کێژە هیچ نازانن وڵای ڕاست هیچ نازانن دەی باوکە دانێتت خوا حەسان لە مەتەڵی ترا زۆر باشە یەڵە دێ خۆیان خۆشیمان لێ ئامین خوای دایوە دڵ با خۆشە زۆر باشە کابراایەکە چێ فیلێکە کڕێ بە 5,000 ئەیهێنێتەوە بۆ ماڵەوە دەرگاکەی بچکۆلێ وەکوی ئێمە پێوەی ناچێت چی بکە دەرگاکەینێ نەخێر ئەی کاتە باوس و بازە نەخێر بەسەر دیوارەکەدا ئاوا کەرێکە گرێ سوار کەرەکە یەکە هێنێتەوە کەرێکە گرێ دەبیێڵە کاکە دەتوخوا بێڵە وەڵای منم ژنەکە لە خۆتەوە قسەمە عربانە فیلە تێتە سەرکەر باوکە پارچە پارچی دەکا دەهێنێتە ژووری ئەمرێ گوناحە بە فڵینگ ناخێ پاری سڵنی پێ نییە بە ئەوە مناڵم دەهێنێتە ژوورێ مشکێکی بۆ دێنێ مشکی بۆ ئەهێن باوکە دەبیێڵە کاکە یەک تۆز باوکە دەیخاتە سەر ترانتەر نەتانزانی تەواو کەس دەیزانی من ئینتیحاب بکەم نەمزانی تەواو کەستان نایزان کاکە مادەم بە دەرگاکەوە ناچێ 5,000 پێ نێوە ئەیباتەوە بۆ کابراڵە کاکە پارەکەم بەرەوە بە دەرگاکەمانە نەچوو وڵای ئافرم کەس هەیە مەتەڵی من بزێتر من ئەیلم ئەمە چییە ئادەی دڵی خەڵکی خۆتەکە نەخێر هەڵپەڕینە پارەیە پارە خۆتە بەس ئەو نییە هەدیەیە نە دەبێڵن مەجال دەن ڕۆڵە بۆ خاتری خوا پێغەمبەر کەعبڵای دراو سێمانە من هەڵەسمانزانە ڕۆمە دەرەوە خەڵک خۆشەکە من دەزانم من زانیم جژنانەیە ئەوە خۆتە بەس ئەوە نییە من زانیم بڵێ چای با بڵێن خۆتە سایت نەخێر بڵێم زانیم چییە ئیفلام کاتۆنە ئیفلام کاتوە نییە بڵێم باوکم ئەیبن بۆ مەجلیسەکان قسەی پێ خۆتەکەن ماشەڵڵا لەو عیب و معریفەتەوە ئەی ئافەرم نەوەڵە ئەم نوکتەیەتان بوو بڵێ باوکم بە شەرف بە حیسیەتم ئێوارە داوەتی من نەبن بە دلیڤەری کەبابتان بۆێنە مەحزی ئەمە چییە؟ ئەمەنەیە ئەمەنەیە ئەوەنە سپیە چوار تای لە ژێرایە ئیشیش ناکە ئەشخورێ ساری سپیە منەڵم ئەخورێ ئەخورێ وڵای من نازام ماتۆر نەخێر موشەکە موشەکە تەواو باوکە ئەم موسەکوا خوریە موشە خوراوە بۆستا هین کێک کورن نەبابەچی کەباب سێ تای هەیە کێک هینی هەیە تای هەیە بۆی دروستەکەن کەباب ئێستا بە چاوری ئاسپیە ئەڵێ تایە تایە وڵای ناتر بەسەری لێ شێوانووی دەبێ ئەگەرەزان بێن تارێ ڕۆڵم نەڵم ئەخورێ شێت هین فەریکە نوک ماست ئەخورێ نەتانزانی ماستیش نییە بابە تایە منم تایی هەیە ماست تایی هەیە ناوە نەتانزانی نەوەڵا نەوزانی نایزانم تۆش نەوزانی تۆش نەوزانی الحەقی خۆشم نایزانم خوا باوە سەربەتایەکەی تۆ بۆ سەعبەت بۆ خۆشی سیوا بێ ئەرۆڵات تەلەفۆنە کێ وڵات جەماعەتێکە
وتی لەو دیەوە هاتوین تۆزێ قسەی خۆشمان بۆ بکە ئەچم تۆزی هینەکەم و زوویەمە بۆلاتان نەبۆ کوێی بابا بابا ناو پیا ببینم ئەلەو یاخوا بە خێر بێن واگەیشتم خوا لەکەم خوافیز بابا دوات بەوانە بێنە باوکتان بە دلیڤەری دێن دەیبەن تایبەت نوکتە پێنەما تخوا باوە ئەچم تۆزێ خەز دەکەم و یەمەوە دەباتەک دەی یا الله باوەگیان خوافی دانیش بەخێر بەیاخوا بەخێر بەیاخوا کوڕی خۆم نوکتەی خۆتان بۆ گەرمانە کەی نوکتەیە ڕۆ مەگەر باوکت بی چێ گوێ لە تۆ دەگرێ بێنە دایکە تاکەم بڕۆ چای چی؟ لە ماڵت پێکە يا الله ما مستا دورة دفرمو السلام عليكم موسى جنكوي باش قربان سعدكوا يا خو بخير بي سرتاوان سلامت يا ربي أدي تلو بتنهات هذه كم هارو من دار بالقرآن عندك إيش أنا أبو ليه بتنهات أتوكي وزت كوا كل والله أم كوي بري خرابم داخي أو قشين يتزرج الرشك ديما سبتام خشة أوي نكتة وش توي ذكرت كل بنا بقى خو مناوي درت شوا عندي إيش أنا عندي نكتة تجرتوه دباش دتوي لدبري بيكو جيموا لا والله بقربان دم أم دمي إيش كم بريك بيشلوب كاتن أم بارخهم بالدمي نجاهم نكتة منو بجرتوه تو دبي إيش تسفقر النوت نو بكم بقربان دم نوت سيا برو بابرو بيدرم سيا هاي بقربان ساوي ستاربك براسي قندك تا خوشة كل قندك كمان خوش أتو تسديت بدأت بمتزي خوش تريش بس عمن سرم ليش تسر معايا أم السرم لخطي رقم نوت نودر ناسي أو خطي تسبو داد ناسو ستاربك زاري واز دو قصانا بينا بقربان دم ليقر أم دا زالم أو خطي تسيا دواك الزانيت دا زانيت سنقرينجا وخطيها باقصي تبيت قصنا باش أو زاو كايد الزاني أم تسلكا كما خورش جديدك باب زانم كل بيت بابسي على أي مكان استاد بك زور ما بقينا وخاني كلنا انا هلبت او سارة وما ضد ولا بيصير طعام بس عملت كم شهور تدرسيا يكون عمل او حلاقه بيره وكم اخر خرج لسيكم باش خراب تبقى بريد اخوان او تشي نشتياتي انت يا كل استاد بك زياري ناد سولا تدبرش كيف كونه وعسل دي بس بدي كنت هو زياري چێ دایناوە باو کەڕۆمە TNT نەبێت ها باش خۆ من نەدوز من نارم نەهی TNT چی خوشە باو کەڕۆ نەتەقێت ئەمە چییە ئەمە چییە پێشکەش بە خوشەفشە 100,000 دینار خوشەفشە ئەمە چ بێ ئەدەبێ نووسیوێتی کوری یەڵەکردنی ئازابێ 100,000 خوا لێمان تێکردنی کوری خۆم 50 نوکتە و 50 مەتەڵەکەم بە 1000 دینار 100,000 دینار
يعني چی؟ 99,000 لا بیسی بقرآن 99 يعني 1000 لێ دەزراوە کێبی دزێ ها دنیا قسم بۆ کە ئیشی ئەو ماڵ و مناڵەمە آخر معقولة 1000 كما دقة وين لكن كوا كوا هتيو كوا هستي باين كان بوم ماكن باين كان دي خير اور لير الرئيس من لبرد ما دي من پارم لێ بەدەزرێ چی بوو بۆواکەی پیاوەکە ژنەکە پارە نێدزراوە باڵتاکەی وەڵڵا بابێن چی دزیوێتی ئێستا بۆم دەرەکەوێ ئێستا کەشفی یەکەم کێ دەزیوێت جا تۆ پارە لەکوێ بوو پیاوەکە وەتا خێرخوازێ بۆی هێنامە هاوەتانێ کاک خۆرشی مەیخوێنەرەوە وەڵڵا خۆ نازانم قسە پیشە نووسراوە قەی ناکە بەس بابێ بزانم ئەو نووسراوە 100,000 99,000 وەرەتیو ئەوە چیاڵی کولی تۆپیوی بەخێر نەیتەوە ڕاوەستم بەرامبەرم دەیدێت جوان ڕاوەسە بزانم کامتان دزی سەی چاوم کەن ئایسە دزەکە دۆزمەوە بەچەنە بازی سێرم کەن هیچیمان کردو باوکە ئەزانی تۆ ئەڵێ دڵیەکە و شک 1000 گومانم لە هەر شتێکتان هەیە ئەو 1000تان دزی بێ کاکە خێرخوازێکە و تا 100,000 بۆ هێناوم ئەی بژێرم 99,000 باوکە ڕۆ 100,000 تۆکە هین نەکەیت مێخێنەوە پێشکەس بە چی بوو؟ ئیت نسی بە کاک خوسیت 1000ەکەم بۆ بدۆزدەوە خوڕی چاکم بەسەر خۆ 1000 بگەڕێن بگەڕێن بەقورئان لە ژووری شەوە نەبوو ئەتان کەم بەو 1000 بە ناموسم 1000 پارچەتانەکە وڵی نەمان کردیوە نەوە پێڵاوەکەت نییە نە بابە بنێ سێ بژاردم وڵیشی هەستی من بیزم هەموویە دزم کاکە پیاوەکە و 1000 زۆر شتی پێکڕی بێ ئاخر نامێ بزانم بۆ 1000 دیار نەماوە وڵای من نەمان دزیوە بەخوا بێنێت خەبان نوکتەیەکمان بۆ بڵێ تەڕەماشی بۆکەم تەواو باوی نوکتە و مەتەڵوشتیوان نەما تا ئەو 1000 نەدۆزمەوانێ یەک پێکەرین لەم ماڵەیان نابینن یەک نوکتە لەم ماڵەیان نابینن خەریکە شێتم بۆ 1000 بگەڕێن بانەتان بۆ پێنم دەبگەڕێن دەبگەڕێن نییە بەقوان نییە نییە بێبی دۆزنەوە وڵای یار ئێمان نادەگەڕ بزانم لە مەڵبەخەکە نییە باکو لە مەڵبەخەکەش نەبوو شتەکە نەتان دۆزیەوە پیاوەکە بڵێ لەو سەربانە نەبێ سەربان باوکە لەبەر من قەتڵێکم پێ مەکەن ژنێکە سەربان جێ من لەسەوەرم کردو سەربانی چی بیدۆزنەوە نییە وڵای گەڵایم باوە ئەو خنجێرم دەبگەڕێ ئەکەوی دەها ساتی و کاکە بگەڕێ خەریکە شێ دەبم خەریکە پڕ دەرەکەم هەلا هەلاتان نییە باوە پیاوەکە بیکە بە کاکەی خوا پێغەمبەر بۆ واکەی قسە مەکە باوکە توخوا باوکە توخوا ئەو 1000م بەرەوبانەتان کوژم ها بێنن لەژێر سەری ئێوەیە بێنن ئەیدێ بۆ معلوماتە لەبێ سەری نەبوو هەتاکو ئەو 1000م بۆ پێیان نەکەنەوە نەنوکتان نەمەتەڵ لە ماڵیان نابێنن بگەڕێن دەبگەڕێن هەیەوە پیاوەکە بزان لە ژێرە و کڵاوانەی خۆت وڵای ڕاستەکە باوە کوردە لا حول ولا قوة دەبگەڕێن بۆ ڕاوەساوە وڵا باوە نییە باشە پیاوەکە تۆزێ هادە بەرەوە تۆ ئەو نەسەرە خەیتە سەرمان لە بیرمانە چێتەوە کوێ بگەڕین والله نازام چی بم ئەڵێ هیچ ئیش و کارێکن نیە دانیشتی بە دیارێمەوە وەرە بەرە والله ئەستابە گوتی تەلەفۆنی گوتی وەرە ئەلعانە بگەرە لای من بڕۆ پارەکە بێنە لای من حەدن نەبێ ئێوە بگەڕێن تا لای سەربەگە چمویەمەوە نایدۆزنەوە تاکەم بە 1000 کردەوە وەرە با بگەڕین وەرم زانین لەکوێ قوربە سەرە با تۆ باوکم بوای لێات یعنی 1000 ئەوە نەمووی خۆ خۆزگە بمزانیە 1000م لە گرفان خۆمەدا جێلە نابێت درۆ بکەیت یاڵە بگەڕێن زۆن بگەڕێن دەی زۆر میوان
بعدين كاكا ما عندي نبي يا اخوة بخير بين ستاربكس شوني اديوكا خشف شيء ولداشت والله ستاربكس شو عرسكم بياني من ايش ما قرهات لام هرونا دم ستاوتن نكتيكم وكا كاكا كابرا شيء دو هلا بري جاوي هار نبو او باندا تسوت بمن كيف بڕۆ با بچینەکنی دواتێ دەگەی مەسەلە چیە الله ستاربك باب يوم لك غلطان كل بابا ايش تبكى كاكا ايش خد بكى ستاربك يا اخوة بخير ماشي والله ستاربك بيتاقتن بخوا زون جو منية ايه كل كاكا اتواتي يشيلون بكي يعني هذا دانش اللي بنداري اخوة امرو وازم نبينا بالقرآن طاقتي يشمني ستاربك ماشي برادر اللي قبل او ما مصطفى الرحمن برادر ما او ابو قول من نكتلو بري او هنا تمدل نكتلو بري وربو خاتي خوان نكتيتي بابا من كوا ميزاجم هيك وعجيبي نكتم هي تواو منو النكتة ومطل تواو ولا باتل انا ما مصطفى الرحمن او كابرا هم رجع يشيلون ذكرت او هم قالبين نكتبوا او كابرا له هلا دبلي كوجايتو وتش موضوع ئەوە فەقری نۆهەت و نوێە سەری گرت فقر نوت نوت هي كلها او ايشك حقش بيتوها اما نوت نو هزارم دا دكا سي روجا ايشي لجاتي دلي خوش بيتن او هلا دبلي كوجاو يك زاد ئەوزە تێدەگەێنم مەسەلە نۆهەت و هەزارەکە نییە مەسەلە ئەوەیە ئەو کابرا نۆهەت و نۆ نەعمەت لێ بەردەستیە نابینی کە تە 2000ەکەی زانیت ئێستا نۆهەت و نۆ چییە فەقەرەکە اي هزار رحمن لداك بابا ما مصطفى الرحمن والله الراس تاع قلت دري ايش كرد بمري بس تكبير كرد نمريتن گەرمە ساتە بەسەر هاتە سەیری کەن و پێ بکەنن پڕ لە ساتە هەموو هەفتە بابەتی جوان لە کەناڵی دیمەن تیڤی بۆ پیر و جوان گەرمە ساتە چیتر بەسەر هاتە تەنزانیە تراژیدیە کۆمیدیە وەڵا کۆمیدیە حاجی پێم بڵێ وەزعتان چۆنە خوي بني وزعمان خراپە کوڕم باشە لەبەر چی؟ ئەم سەردەمە قەباحەتە مرۆڤ ئێستا ناڕەحەتە قەناعەتیان هیچ نەماوە کەس ئاگای لە کەس نەماوە چاک و خراپ تێکەڵ بووە گشتی بۆ پارە تێکچووە گەرمە ساتە بەسەر هاتە کۆمیدیە وەی چیتر لۆ خۆ تەمەشاکە